شەشەمینیان مەسحی صحیح ئەوەیە کە هەردوو دەستت ڕەکەی لە بام پاکەتەوە بێژین لە نوک پاتەوە بانەکەی هەتا کەعبت مەسحەکەی ئەوە مەسحی صحیحە لەسەر پەنجەکانتەوە هەردوو دەست دێنیتە بان پاتە حتا شوێن کەعب شوێن دەستنوێژ چونکە ئەی لاو ئەو لاو ژێر جائز نییە ئەوە تەنەطوع لە دینە ومخالفەی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم دەستبێریتە ئەی لاو ئەو لای پاتە بۆیە ئیمام علی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ئەی فەرموو لو كان الدين بالرأي لكان أسفل الخف أولى بالمسح من أعلاه ولقد رأيت رسول الله صلى الله عليه وسلم يمسح على ظاهر خفيه أي فرمو أجر دين بعقل بياي وبالرأي خومان بيايا جير مان مسح كرت چونك عادة جير بازي أتر بيسا بيه بلان پیغمبری خوشویستم بینی صلی الله عليه وسلم بانی مسح کرد بۆیە مخالفەیە ئەگەر بێت و ئەولا یان ژێر مەسحکەی نا هەردوو دەست تەڕەکەی ئەی ساویتە هەردوو پاتە یان لە ئەوڵەوە پاڕاسە اینجا پاچەپە یان هەردووگی بەیەکەوە هەردووگی بەو شێوە جایز